هاوکاریەکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان گەیشتە چەمچەماڵ و ئەمڕۆ لە ڕێگەی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەریەوە نزیکەی 4000 لیتر نەوتی سپی بەسەر کەماندامانی سنوورەکە دابەش کرا. بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ بەڕێز کاک عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ڕێی ڕێکخراوی هیوای کەمەندامانەوە توانیتی نزیکەی 4000 لیتر نەوت دابین بکە بۆ ئەو خەڵکە کەم دەرامەت و لێ قەوما و کەم ئەندامانەی سنووری قەزای چەمچەماڵ کە خەڵکی نابینای تایە، خەڵکی تایە کەم ئەندامی تەواوە، خەڵکی تایە کە توانای ئەوەی نییە کە جریکانێک نەوت بکڕێ. بۆیە ئێمە هەم سوپاسی خوای پروردگارەکەین و ئەم سوپاسی بەڕێز کاک عەبدولستارەکەین کە ئیمڕۆ ئەم خەڵکە کەمەندامەی بەسەر کردەوە لەم سنوورە و سوپاسی ڕێکخراوی هیوای کەمەندامانی شەکەین کە جەنابیان عەزیەتیان کێشاوە و خەڵکیان کۆ کردوێتەوە لێرە. ئیمڕۆ هاوکات بەرپرسانی کەمەندامانی چەمچەماڵ سوپاسی عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریان لە پەرلەمانی کوردستان کرد کە بەدەم داواکاریەکەیانەوە هاتووە و ئەو نەوتەی داوایان کرد دابینی کردووە. بە خۆشحاڵیەوە کە هەمیشە ماندوونە ناسانە کۆمەکی کەمەندامانتان کردووە و جێگای دەستان دیارە. زۆر سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ جەنابی. بەڕاستی بەدەنگ داواکەمانەوە هاو ئێمە من پێم وتم کاک عەبدولستار کەمەندامێ زۆر لە چەمچەماڵە، کەمەندامێ زۆر لە چەمچەماڵ و پێویستیان بە هاوکاریە. ئەویش زۆر مەمنونین ماڵی ئاوا بێخوا پاداشی باتەوە 60 حیسەی گەیانە دەستمان و ئیتر ئەوە خۆشان ئاگادان لە دابەشکردنیەکەیەتی و زۆر سپاسی کە عەبدولستارەکەین و هیوای سەرکەوتنی زیاتری بۆ خوازی. ئێمە بە ناوی ڕێکخراوی خۆشمان و بە ناوی ڕێکخراوی هیوای کەمەندامانەوە دەستخۆشی زۆر لە ئێوەی بەڕێز و لە بەڕێز کاک عەبدولستار مەجید لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستانەکەین کە بە ئێمە و بە ئەو ئینشاءالله و بە هەموو لایەکی تر و بە هەموو خێرخوازانی تر بتوانین هاوکاری کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کەسانی کەم ئەندام و نابینا و دەستنەڕۆیشت و بێوەژن و کەسانێک کە پێویستیان بە هاوکاریە بە هەموو لایەکمان بتوانین هاوکاریان بکەین. دیارە من دەستخۆشی لە بەڕێز جەنابی کاک دکتۆر عەبدولستار مەجید دەکەم. بەڕاستی بوو بەهۆی ئەوە خزمەتێک بکە بە نابینایان و کەم ئەندامان بەڕاستی جێگەی دڵخۆشە. پێغەمبەرگیانە فەرمێ ئیتەقوا النار وەلەو بشقی تەمڕەتین، خۆتان لە ئاگری دۆزەخ بپارێزن با لە تەخورمایەکیش بوو بێ. چی جای هاوکاریەکی وا بەسوود داواکارم جەنابی هەمیشە بەردەوام بێ بۆ خزمەتکردنی نابینایان و کەم ئەندامان. خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ئیش و کاریانەوە و دەستخۆشیان لێکەم و سەلام عەلیکم. لەم ساڵدا ئەمە دووەم جارە لە سنووری چەمچەماڵ سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان نەوت بەسەر خەڵکی هەژار و دەستکورت و کەمەندامانی سنوورەکە دابەش دەکات. ئەمەش دوای ئەوە دێت فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان بڕیاریاندا هەر مانگە و موچەکەیان بەسەر چینێکی دیاریکراوی کوردستان دابەش بکەن. چیانوری کەناڵی پەیام، چەمچەماڵ.